بەڵێ خوشکی بەڕێزم حاجی پەروین فەرموو. الو مامسا. بەڵێ الو حاجی پەروین مامسا فەرموو. السلام عليكم. عليكم السلام ورحمة الله وبركاته دادەگیان. باش مامسا بەڕێز. خوشکی گەورە بەڕێزمان حاجی پەروین ئەحواڵی جەنابتان شکر باشن الحەمدولله. باش قوربان دەم سەلا وەڵای مامسا گیان دوو سوالم هەیە. پرسیاری یەکەمت حاجی پەروین فەرموو خوشکی بەڕێزم. ئەو سوالێک ئەمن بۆ فێمان لە مارەیە هات جامخانە و چش. بەڵێ عەفوونکە بەڵێ. جامخانە ئەوە بۆ فێ بەڵێ بەرێ بەس جامخانەکە قپاتە هەندێک قورئانش ناودانە زۆر جوانە قورئانەکان بە هەدیە لێمان هاتیە بەس قورئانی کەمان هەیە لەولایەت دینی بەس ئەوان ناخین هەندێک دەرێن ئەوە بەرێ قورئانە وەڵا زۆرە ئارێ وەڵا چەند دانە دەبێت چەند دانە سیانە وەڵا چوارە تەقریبان دە دانە دەبی دە قورئان بەرێ زۆر جوان بە هەدیە لێمان هاتیە بەس لێی ناخینینەوە لەوی کەس لێی ناخینێتەوە کەس لێمان ناکرد ئەوە جامخانەکە بە شوشە کرایە ئەمەزدامانە زۆر جوانیش بەس لە ئیتکە دەخینین لە قورئانی تاو پرسیارەکەت گەیشتی شەڵا قسەی لەسەر دەکەم تاوە پەیام بەکەم گەیشت جانەکەم ئەویت کەسم پرسیارەکەیت کەسم مردی ئەگەر برین بێ جامەی لۆنەکەی یان سەفیە و شتی لۆنەکەی یان دگرد و شتی لۆنەکەن گونە یاننا مردوو لە کاتی کفنا بەرێ بەڵێ بەسەر چاوی شەڵا لەسەوەش قسەت بۆ دەکەم بە ئیزنی خوای گەورە هەندێک دەرێن ئی ئافرەتان پێنج بی هەندێک دەرێن ئی پیاوان سێ ئەمن هیلاقم لە ئی پیاوانەوە بەخۆیان دەزانن بەس ئەمن ئی برم ئافرەتان دەشم ئەز هەندێک دەرێن پێنج بی لەبەر ئەوەی هەندێک دەرێن بێ جامە و شتی لۆمەکەن عیبنەبیان سەرفەی لۆمەکەن یان بەرماری لۆمەکەن لەبەرەوەی لە بەحست ئەوەی دگرنیە دەرێن بۆ بەرماری قیامەتێ لە بۆی دەکەن بەڵێ بەسەر چاوی شەڵا قسەیەکی لەسەر دەکەین مادام تۆ مردوو شۆری ئیشەڵا تۆ لە خزمەتی موسڵمانان دای خوای گەورە لێت ڕازی بێ حاجی پەروین فەرمووی جامخانەیەکمان هەیە دیارە وەکو شتی جوانی تێدایە نزیکی دە قورئانێک کە دیارە هەموو بە دیاری بە تایبەت بۆیان هاتووە زۆر قورئانەکان هەموو جوانن مەبەستی ئەوەی لە ڕووی تەبع و لە ڕووی بەرگ و لە ڕووی زیارکەفت و ئەوانەوە ڕازاون حاجی پەروین مادام ئێوە لە ماڵەوە ئەلحەمدوللا قورئان خوێنتان هەیە ئەم قورئانانە نابێ ئاوا لەوێدا بەند بکرێن و کەستیانان نەخوێنێ قورئان بۆ جوانی نییە قورئان بۆ خوێندنەوەیە بۆ کارپێکردنە بۆ لێوردبوونەوەیە بەرنامەی ژیانە ئێمە ناوێ مصحەفەکانمان ئاوادانین ئەلحەمدوللا ئێستا بەدەیان و سەدان سەنتەری فێربوونی قورئان خودای گەورە جەزای ئەو سەنتەری نوری حیکمە و ئیقڕا و مەدرسەکانی وەزارەتی بەڕێزی ئەوقاف و هەموو ئەو مامۆستا بەڕێزانە ئەو خوشکانی کە لە ماڵی خۆیاندا ماشاءالله مەدرسەکانیان کردوێتەوە و کوڕکچەکانمان فێری قورئان دەکەن ئەم مصحەفانە دڵی ئەوانی پێخۆشکەین نەک لە ماڵە لە جامخانەدا شتی تر با بۆ جوانی دانین ئێوەش ئەگەر لە ماڵە هەر دڵتان پێوێتی دوو سێ مصحەفێکی گلدەنەوە بۆ خۆتان بەڵام لەناو هەمووانیاندا بخوێنن واتە یەک تەنها قورئانێک دامنن جارێک لەمەدا بخوێنن جارێک سوڕەتی بەقەرە لەمە بخوێنە ئالی عیمران لەوە بخوێنە نیسا لەمەدا بخوێنە دواتر جوزی عەمەل لە فڵانیاندا بخوێنە واتە قورئانەکان باتیاندا بخوێندرێ ناو بەناو بەڵام دە قورئانێک نا شەش حەوتێکی بێنن ئینشاءالله بە خێری خۆتان دەبێتە سەدەقەی جاری تۆ ئەمە بۆ قیامەتت باشە ئاوا بیبەن لەو سنتەرانە بزانن چ قوتابیەک یەکەمە لە فێربوونی قورئاندا بیکەن بە هەدیە بۆی ئەزانی چەند دڵی پێی خۆش دەبێت چونکە ئەو بەردەوام تیا دەخوێنێتەوە تۆ لە ماڵەوە ئەجرەکەی قیامەتت دەوێت یان جوانکاری ژوورەکەت بە دڵنیاییەوە من دڵنیام ئێستا حاجی پەروین تۆ دڵی جوانکاری ژوورەکەم ناوێ کە قورئان هەمووی ڕازاوەیە کتێب هەمووی ڕازاوەیە بۆ ماڵ بە ئیزنی خوای گەورە ئەو قورئانە دووسەیەکیان بێڵنەوە بەڵام لە هەمووانیاندا بخوێنن بەندە من لە ماڵەوە ئەوەی تریشی ببەخشن بەو سەنتەرانەی فێرکردنی قورئان خودای گەورە جەزای ئەو مامۆستا و سەنتەرانە بداتەوە با بیکەن بە هەدیە بۆ یەکەمەکان کە ئەوانەی دڵیان بەڕاستی لەگەڵ قورئانە پەیوەستە و زۆر دڵیان پێخۆشە تۆ لە قیامەتە بە هەموو حرفێکە لەو قورئانە دەخوێندرێ پاداشتێکت حاجی پەروین بۆ خۆت و بۆ عایلەکەتان دەنووسرێ اینجا بۆ جەنابەت بڵێم بۆ ئەم بۆشایە پڕکەیتەوە ئینشاءالله هەوڵ بدەن کتێبخانەیەکی خنجیلانە لە ماڵەوە دانێن ئێستا کتێبخانەکە
کۆمەڵە کتێبی مجلداتی هەموو بەرگ جوان هەر قسە لەگەڵا دەکا هەر حەز دەکەی بیخوێنیتەوە ئینشاءڵڵا بۆ جوانی ماڵەکەتان مصحفەکان زایەکەن کتێبخانەیەکی خنجیلانە لە ناو ماڵەکەتان دادانێن کە هەم سوودی خوێندنەوە هەم میوانێک دەدەی خوێنێتەوە هەم جوانی بە ماڵەکەتان دەبەخشێ لە فەرمووی مردوو باوەڕکە من لەبارەی مردوو کفنی مردووە ڕەم بەوەم ئێستا ئەوەندە دەمێت کە سەیرم نەکردو زۆر لە یادم نەبێ نەقەت مردوو شتوە نەزانم ڕەم بێ بزانم چۆن دەشۆرێ بەڵام مردووشم پێ ناشۆرێ بەس وا ئەزانم والله ئاعلم چونکە ئێمە مامۆستایانی هەر پرسیارێکمان لێکرا ڕوا بکە ئەو بابەتی مردوو شۆرم هەر زۆر ساڵانێکە تەماشا نەکردووە نە بە دەرسی ژووتومەتەوە لەبەرەوە وا ئەزانم پێنج بەرگەکە بێ پێنج کفنەکە بێ بۆ خانمان بۆ خاتونان خواڕەحم بە هەموو مردوانمان بکە ئەوە باشترە بەڵام پێم باشە لە مامۆستایەکەی لە من شارەزاتر لەو بارەدا پرسی حاجی پەروین خدا جەزات داتەوە بەڵام کارەکەت پیرۆزە مردوو شۆر ئەمینی خەڵکە ئینشاءڵڵا بە ئەمانەتەوە مردوەکان بشۆ وەخوای گەورە پاداشتی بە خێرت دەداتەوە هەر کەسێ مردوویەک پشووە ئینشاءڵڵا ئەجر و پاداشتەکەی بەس لای خوایە بەڵام بۆ پرسیاری کفنەکە پێم باشە لە مامۆستایەکی شارەزا لەو وارەدا پرسی